سەمەر لە مێژە حەوسەڵی کەستم نەماوە. ئایامێکە دەستێکم کردۆتە سەرشانی سێبەرەکەی خۆم و دەستەکەی تریشم کردۆتە ملی تەنهایی. من چیتر وەکو جاران حەوسەڵی گەمژە و دووڕوەکانم نەماوە. دان بەوەدا ئەنێم ئێستا بۆ یەک چرکەش ناتوانم وەکو جاران بە درۆ بە دەمیانۆ پێ بکەنم. سەمەر دەزانی لەو کاتەوەی کە لەگەڵ خۆم ئاشت بوومەتەوە پێویستم بە چییە؟ پێویستم بەوەیە یەک قەڕنێک لەگەڵ خۆمدا بە تەنها پیاسە بکەم تا ئەو هەموو قەڵبۆبرینی کە گەمژە و دووڕوەکان کردویانەتە ڕۆحەم تیماریان بکەم. سەمەر تۆ نازانی ڕۆحەم چەند بریندارە. من شەن شەقار و پڕبرینم. ئەگەر ئێستا جلەکانم لەبەر ڕۆحم داکەنم بە هەردوو دەستت چاوت ئەگریت لە ژێر لێوە ئەڵێی داد بۆ ئاسمان. تۆ چۆنە بەو هەموو برینەوە دەتوانی ڕێ بکەیت؟ سەمەر تا بۆ جۆرە نەمبینی. نازانی چەند کاتم ئەوێ تا ئەو هەموو برینە بە تەنهایی ساڕێش بکەم.